دوێنێ ئەو خوێندکارانی کە لەسەر ئاستی هەرێم و پارێزگاکان پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێنا بۆ ڕاگەیەنرا بە خۆشحاڵی و ژمارەیەکی زۆر لە خوێندکاران توانیوانە ئەم پلە باشە بەدەست بێنن لە سنووری سلێمانی. سێ خوێندکار لە ئاستی زانستی یەکەم بوون، هەروەها 14 خوێندکاریش پلەی دووەم و سێمیان بەدەستهێناوە. لێرەوە دووبارە ئێمە پیرۆزباییان لێ یەکەن و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین. لەم تەوەرەیە میوانداری یەکێک لە خوێندکارە سەرکەوتوەکانمان کردووە، ئەویش کاکە دێبەر خەسرە محەیدینە. با قسە لەگەڵ خۆیان بکەین بۆی خۆی پێمان بڵێ چەنەم بووە، چەنی بەدەستهێناوە ئەزمون و هەروە چیرۆکی سەرکەوتنی ئەو بە ئێمەش و بە ئێوەش بڵێت. کاکە دێبەر سڵاو لێ بێ و زۆر بەخێر بێ. ئێمە پیرۆزبایت لێ یەکەین. سڵاو لێوەش زۆر سپاس بۆ پیرۆزبایەکانتان. دەستە خۆش بێ پێمان بڵێت تۆ چەنەم بووی، چەنت هێنا، لە چه خوێندنگایەک بووی؟ بەڵێ من بە کۆنمرەی 9.4 دەرچووم، سێمی ئاستی هەرێم بووم لە بەشی زانستیدا لە مەکتەبی سەلاحەدینی ئەیوبی بووم. من پێم خۆشە لەسەرەوەی کە ئەم ساڵ بە تایبەتی کە ئێوە ئاستەنگیتان زۆر بۆ دروست بوو، بەڵام هەر کۆڵتان نەیە، ئیتر هەر بەردەوام بوون لەوەی کە هەوڵەکانتان و خوێندنەکەتان بەردەوامی پێبن. تۆ خۆت لە کێوە خۆت ئامادە کردووە و چۆن وانەکان ئەوانەی کە بە شێوازێکی باش گرنگی هەبێت، چۆن گرنگی و پیا و مامۆسای تایبەت بە خۆتە بووە؟ بەڵێ من لە 25ەوە دەسم کرد بە دەورەی هاوینەی پۆلی 6. بەڵێ دوو مامۆسای تایبەتیشم هەبوو لە دەرەوە بۆ فیزیا و عەرەبی. زۆر باشە. گرنگە کە ئێمە گوێمان لە ئەزموونی سەرکەوتنی تۆ بێ، بۆمان باسکە پلانت چۆن بوو، ڕۆژانە چەند کاتژمێر کۆشش دەکرد، هەوڵتەیە خەوت چۆن بوو لە کاتی تاقیکردنەوەکانە، چونکە ئەو کەسانی کە بۆنمە بۆ بەیانێکی تاقیکردنەوەیانە زۆر خوێندکارێ و شۆ تا بەیانیش ڕەنگە نەخەوێت هەر قەلەق بێ، سترێس بێ. بۆیە حەزەکەم چیرۆک و ئەزموونی سەرکەوتنی خۆتمان بۆ باسکی لەو ڕوانەوە. بەڵێ بەس هەر کەسێک کە دەسەگا پۆلی دوانسە پێویستە خۆی قبوڵکە، یعنی ئەسا من ڕەفیقمە بوو بە 4 ساعت ئەو سعی ئەوەی کە من تقریبی بە 10 ساعات ئەو سعی ئەو تێگەیشتم. سعیەکانی من زیاتر بوو، چونکە مێشکم وای خواست کە شتەکە دووبارە بێتەوە ئەنجا ئەچەسپا لە مێشکمە. تقریبی لە هاوینەکە 4 ساعت، کاتی داوامیش ئەچوە 6 ساعت، کاتی ئیزنەکە 10 ساعت، بەڵام لە بینی ئیمتیحاناتە حوتی بانی تا 12 شەو. حوتی بانی تا 12 شەو. ئەنجا بە نسبەت خەوەکەشەوە قەلەقی نەهێش خوێن، هەر بە حەبوو مێلاتۆنین و جەلی و شتە خەوتم. باشە. لە ماڵەوە چیگەکەیان چۆن بۆ دروست کرده بووی کە هەموو کاتژمێرە تۆ بەردەوام پێویستە بە سعی بێ، تا چەند خێزانەکە و هاوکارە بوون کە هەموو لایەنی دەرونی، هەموو لایەنی پێداویستی، هەموو کۆی کە زۆر جار دانێت تۆ ڕاگە و لە خۆش نەمێنێ لە ڕووی نان و خۆراک و پێداویستیەکان بۆ تۆ دابینکەن؟ بەڕاستی پێویستە بارودۆخێکی وا بڕەخسێنن کە هادی بەبووی تەلەبەکان توان سعی تیاگە. من یەک کێشم هەبوو، یان یەک چرکەباتە قسەم پێ ناگە، بۆ هەموو ماڵەکە بێجەم بووە، ئەنجا لە ژووی خۆشمان سعیم ناکرد. ئەوە لە ڕۆژێکا 3-4 جابی ئەی سعیکردنەکەم گۆڕیایە، ئەتەوەش بوو بۆ کێشە بوو ئەوانیش. هەبێ 2-3 ماڵمان بۆ دانێت. باشە، کەواتە تۆ ئەو خاڵانت لە خۆتا دۆزیوەتەوە کە بە چ شێوازێک مێشکە توانای وەرگرتنی بابەتەکانی هەبووە، ئەوە زۆر گرنگ بۆ تۆ وایە. کەواتە گرنگە بۆ خوێندکاران بزانن چۆن و بە چ شێوازێک ئەو بابەتی کە لەبەر دەستیانەیە ئەمان بۆ نەبی دۆزنەوە کە مێشکیان بە چ شێوازێک وەریەگرێت. بەڵێ هەنێک کەسێ مقارنەی خۆیەکە بە یەکێکاڵێ مەسەلەن ئەو بۆ توانێتی بە 2 ساعت هەمان بابەتی من بخوێنێ، بەڵام بۆ ناتوانم، یاخود بەعکسەوە بڵێ من بابەتێک زۆرترم پێچێت ئەو بۆ کەمتری پێچێت. ئەمە هەموو یەکێتەوە سەر مێشکی کەسەکە خۆی گرنگەوە خۆی قبوڵ بکات، یعنی ئەو مقارنەیە نەکات. باشە کاکە دێبەر، تۆ کە چیتە قۆناغی 12 هەر بەو نیەتەوە چیتە ئەم قۆناغە بۆی کە ئاوا پلەیەکی باش بەدەستبێنی، ئەوەت لە مێشکی خۆتا دانابوو؟ بە نسبەتەوەی پلەیەکی بەرز بەدەستبێنم بەڵێ، بەس یعنی ئەوە نەبوو هەوڵی یەکەمەکان بم، چونکە لە یەکەمەوە زۆرە ترسام لەوە معقول نییە تۆ 350 پرسیار خەڵەتێک 2 خەڵەتە نەبێ، زۆر لەوە ترسام، بەڵام شکور بۆ خواتوانی ماسێکی بەرز بەدەست بێنم. پرسیارەکانی زۆر زۆر باشە. خوێندنگاکەتان، مامۆساکانتان تا چەند ئەوان کاریگەری باش و ئەرێنیان هەبوو لەسەر ئێوە کە هاوکارتان من بۆی کە زۆرینەی ئەو وانە قورسانەی کاتان بووە بۆ ئێوەی کەمتر بکەنەوە؟ بەڕاستی هاوکاریکی زۆر لەلایەن مامۆساکانەوە وەکو ئایلێکی دۆم وابوون بۆ ئێمە. هەموو هەفتەیەکیش کاتی دام ئێواران لەگەڵمان نبوون، ئێوارانش پرۆگراممان هەبوو کە بچین و پرسیاریان لێ بکەین،
تا ئاخی دەقەی ئیمتیحانیش پرسیارم بەکرد لێیان يعني حتى باني امتحان فرسيارمان هبوا لمكتب حاضر بووە ئێمە پرسیاریان لێ باشە لەکوێ تاقیکردنەوە کردووە لە ناو سلەیمانی بەڵێ هەر لە مەکتەبەکانی خۆمان باشە لەگەڵەوەی کازانیمانێمە لەگەڵ دەستپێکی تاقیکردنەوەکانە پێم وایە لەگەڵ تۆ بملانە ئاوتمانم بڕۆ دەستپێکی تاقیکردنەوەکانی پۆلی دوانسەیە لەگەڵ ئەم کەشە گەرمەیە باش بوو شوێنەکەتان توانیتانیەوە بە باشی وەڵامەکانتان بنەوە الحەمدولillah بۆ ئێمە باش بوو یعنی کێشەی کێوەمان بۆ دروستنەوە بڵێ بۆ گەرمی بێ کێشەی کێوەمان بۆ دروستنەوە باشە لە ئەو ماوەی کە تۆ خەریکی خوێندن و کۆششکردن بووی بۆ ئەوی کە قۆناغی 12 ئاوا بە سەرکەوتووی تێپەڕێنی چ شتێکە بوو کە تۆی نیگەرانە کرد هیچ بابەتێک وای لە تۆ کرد کە تۆ سارد کاتەوە چونکە ڕەنگە زۆر کات ئێمە کە لە قۆناغی 12 بین لە قۆناغی 12 بووین ئەگەر لە بابەتێکە بوون باش نەبووینە ئیتر زۆر خوێندکار هەبووی و تاوتم لەو بابەتەیە باش نیم دەستی لێ هەڵەگرت بەس بەشی دەرچوونی وەڵام بایەتەوە تاو تۆ چۆن بووی لەم بۆ وەکو پێشش ئازم کردی ئایمێشتی من وابوو بە دووسێ جاوەرەگەر بابەتە بوو 4 جار چوومە بۆ لای مامۆستا تا تێگەیاندوو یعنی شتیوامان زۆرە بوو اونجا ئیمتیحاناتە تۆ کۆڵە نایە هەرە ئیمتیحاناتە و بە دەرەجەی زۆر کەممێنە ینی 60 و 20 دەرەجەکان کەم بوو لەوایە تۆزێ تووشی نیگەرانی بوون بەس ماوەساگانمان هاوکارمان بۆ ماڵۆش وتیانەوە نابێتە پێوەرێک بۆ ئێوە بۆی لە وەزاریە باش نەبن حتمما واشو بۆ تەلەبانی کە ئەم ساڵ دێن ئامۆژگاری وێ ئیمتیحاناتی ڕۆژانە ئیمتیحانات 20 ئەوانە هیچ ئێوە ناخات ئەوە زۆر گرنگە ئەو ڕێنمایە پێم خۆشە زیاتر لەسەرەوە قسە بکەی کاکە دێبەریان جا بەنسبەت ئەوە ئێمە ئیمتیحانات هەبوو کە یعنی لە پرسیارەکە ئەشڕۆژانی کاتی 26 ئەوەش بوو یعنی توانیمان ڕابین لەوێ کەم کورتەکانی خۆتە دۆزیتەوە شرنی یعنی تۆ دەرەجەیەکی کەم هێنا بڵێ چاو من لێرە دەرەجەی کەم هێنا تاو دەرەجە نایانمەوە نەخێر بە باکسەوە لەوێ تۆ کەم و کورتەکانی خۆ زیاترە ناسیت لە ئیمتیحانەکە ئاسانی کەم و کورتی لە کوێ هەیە لە چ بابەتێکە تێنەگەشتووی ئەوە هەلێکە بۆی تۆ توێن ڕاستیکەیتەوە باشە مادام تۆ بەم شێوازە بیرت کردوێتەوە کە لە کەم و کوڕیەکانەوە چارەسەر بکەی بووی کە بکەیتەم ئاستە باشە ئێستاش هاوڕێکانت ئەوانەیەگەر ناتوانی بێنمرێکی باش بەدەستبێن یاخودان تێ هاوڕە لەوانەیە ئێمە نەزانین بە چ گرفتێ بە چ هۆکاری هەندێک لەوانەکانیانی هێشتۆتەوە تۆکو خۆت پەیامت چییە بۆ ئەوان چۆن توانی ورەیەکیان بیت تێکە بەردەوام بن لەوەی کە کۆشتی زیاتر بکەن ئەگەر لە شتێ تێناگەن و تۆ چۆن ئەڵێ ئەگەر یەکێک بە 4 جار من بە 10 جار تێگەم ئەوش توانێت بیکا بە 15یان بە 12یان بە دەکەی تۆ بۆی زیاتر تێبگا پەیامی تۆ چییە بۆ ئەوان بۆ ئەوانەی کە دەرەجەی خۆیان بەدەستنێنەوە یاخود بۆوانەی کە لە خولی دووەمان ئامۆژگاریم ئەوە یعنی کۆڵ نەدەن چونکە ڕەفیقم هەبووە زۆر لە من زیرەکتریشە بەس نەیتوانی ئەم پلێ بەدەستبێنێ چەند هۆکاری کە بۆ هۆکاری ئەوە نەبووە مەسەلەن خەوتن بووە تەرکیزینەوە قەلەق بووە یاخود ئەوە تا لە کاتی ئیمتیحانەکانە سارد بۆتەوە هیوادارەوە نەبێتە ئەوەی کە بڕوا بە خۆبوونی خۆیان لە دەست بدەن لە وەرزی دووەمە یاخود لە دواتریشە ئەگەر بۆ ساڵی کەژمێنەوە بە تەکیید دەتوان دەرەجەیەکی بەرز بێنن باشە کاکە دێبەر خەونی بۆ بێ بەچی بۆ نمونە هەر لە مناڵیەوە چ خەونێک لە مێشکی توە هەبوو بۆی کە بەدیبێنی ئێستاش کەم نمرە باشت بەدەستێنا و بەنیازی بچی بۆ چ کۆلێژە وڵی لە مناڵیەوە هەرەوەی کە پۆلی دوانزە لە ناو کووردا هەروە ئەو ترسێنێت ئەڵێ دەرەجەیەکی بەرزەوێت اینجا هەنێک شێ کۆلێژی خۆی دیاری کردووە بەس من تەنها ئەوە بوو دەرەجەیەکی بەرزن یان کۆلێژ و تریشیش قەرارم لێ ناوە تا ئێستاش تا ئێستا قەرارە لێ ناوە ناوەڵە باشە خۆت حەزت بە چییە وڵی تا ئێستا هیچ ئەوە نیە نمرەیەکی بەرز بەدەست نمرە بەرزەکە بەدەستێنەوە تەنها ئەوە بوو ئەمان چیمی لە فۆی دۆنسەوە نمرەیەکی بەرز بێت زۆر باشە لەگەڵ ئەوەی کە ئەم تاقیکردنەوانە بە شێوەیەک لەوانەیە بەپی پێویستی خوێندنی ئەم ساڵ ئەو بایکۆت و شتانش تۆزێ کاریگەری هەوبێ لەسەریەوە تا چەند مامۆساکانتان هاوکارتان بوون لە ڕێگەی ئەوەی کە ئێوە بچنە لایەن ڕاستە خۆت ئەڵێ ئێمە ئێوارانی سەردانمانەکردن هەندێک لەو پرسیارانە بۆ ئێوە ڕوونترکەنەوە ئاسانترکەن کە ئێوە پێویستانە کە لی تێنەگەشت بێتن بەڵێ مامۆساکان هەنێک جار کە ئەیانزانی زۆریش تێناگەین بە جەماعیش دەچوونیان بە تاکتاکە چون بۆ لایەن بە جەماعی بوو پرۆگرامەکە بۆ گشت کەسێ بوو نیۆڕۆژ دوای مەکتەبیش ئەوش پرۆگراممان هەبوو کە توانی دیسان و بچیتۆ پرسیاریان لێ بکەیتەوە هەتانێ مامۆسا هەلیەوەیان بۆ ڕقسانی وتیانگە هەر بابەتەکە تێناگەم بۆی بیرتان نەچێتەوە ڕۆژی پێش ئیمتیحانی وەزاری وەرنەوە بۆ لامان بۆتان شەرحەکەینەوە زۆر باشە ئەمانەش هەمووی کاریگەری زۆر باش وەرێنیە بێ لەسەرەوەی کە ئاستێکی باش پێشکەش بکەن من بەڕاستی دەستخۆشی لە یەکەم جارێکی تر پیرۆزبایی لە یەکەم
بە هیوای ئەوەی کە نمونە و زیابێ و سپاس بۆ خێزانەکەش سپاس بۆ هەموو خوێندکارانی کەش کە ئاستێکی باشیان بەدەستێنەوە ئێوە جێگەی شانازین بۆ ئێمە و هیواداریشین بیرێکی باش بکەیتەوە ئەو کۆلێژە یاخودە و بەرشا هەڵبژێری کە خۆت توانی ئاستێکی باشتر و بەرزتری تیا بینیتەوە دووبارە سپاس بۆ زۆر سپاس زۆر پیرۆز دەبێت ئێمە خۆشحاڵین کە ئەو خوێندکارە سەرکەوتوانە زۆرینەتان لە پارێزگای سلێمانی بوون دووبارە بە هیوای سەرکەوتنی زیاتر لە قۆناغەکانی تری ژیانیشتا سپاس بۆ ئامادەبوونەکان زۆر سپاس بۆ دەستە خۆش بێت